لۆ چالنجی ناکەی ئەمە هەر ئەسڵ نەمدەزانی چالنج چییە نەمدەزانی چالنج گوتم چێت چالنج گوتێت تو چالنج بکە ینی کە نەما داوا دەکەی دەرێکە 50 منجەلە ماستی برد و بە منجەلەوەش بردی لە دوای ئەوەی لە سەرەتای مانگی ڕەمەزان دیمانێکمان لەگەڵ مامۆستا عەلی تاهر ئەنجامدا سەبارەت بە پرسیار و خەڵاتە جیاوازەکانی دوای ئەنجامدانی ئەو بابەتە مامۆستا بیری لەوە کردەوە چاڵنجێک ئەنجام بدات سەبارەت بە گەشتی عەمرە مامۆستا چەندین کەس و کەسایەتی و چەندین شوێنی ئاگادار کردوێتەوە کەوا چاڵنجەکەی قبول دەکەن یاخودنا ئەو دەمەوێت لە سەرزاری خۆیەوە زانیاری ورتر باز بکەین بزانم تا چەند چاڵنجەکان قبول کردووە و ئێستا گەشتەکانی عومرە گەیشتووە بەچەند وردەکاری زیاتر قسە لەگەڵ مامۆستا دەکەم مامۆستاجان سڵاوی خوارد لێبێ بەخێر بێ سەرچاوم خوا موفەقتان کە یا ڕەبی زۆر سپاس مامۆستاجان چۆن بوو بڕیاری ئەوەتان تا گەشتی عەمرە بکەنە چاڵنج بۆ کەسایەتیەکان و شوێنە دیارەکان طبعا پێشەچی بەخێر بێن سەرچاوم ئەوە تقریبا چاوپێکەوتنی دووەمە بدایەتی ڕەمەزانی و بەزە ئێستا تقریبانەوە 24 ڕەمەزانینە داخل بووینە ئەوڕۆکە طبعا ئەمە برادرە گوتی مامۆستا لۆ بڕێک پرۆژەکەی فراوانتر نەکەی ئەمە زیاتر قەلەم قورئان بوو دەچوینە دوێ هەندێک بابەتی دیکە بوو مەلاعیب و منداڵان ئەو بابەتە کتێب و ئەو بابەتانە بوو گوتم چیەکە گوتی بابەتی بە پرۆژەی عومرە ئەوەش یعنی پەرەی پێ بدەین و بیکەینە خەڵاتوەوە وە بوو فکرەکەماندانە ئەوەیە گوتمە هەر کەسەکەگە سوورەتی کەهف لەبەر بکە ئەمە ناوی داینە ناو تیر و پشک بە دوو عومرەی دەستمان پێ کرد دوو عومرە ینی بابرێن ئەمن دانەک ئەو برادرش دانەک گوتمان دەچینە دوێەوە وە بوو کابراایکی دیشمان پەیدا کردەوە بە زۆری بیبتەسێ لێرە کە ئێستا ئەو شوێنانەی دەبینی کە ئەوها دانیشتبووی جەنابش دیتر ئەوها ئەو حەڵقەی دانیشتبوو لایڤمان هەیە لەوێن دەر کەسێک لە ناو لایڤی گوتی مامۆستا لۆ چالنجی ناکەی ئەمە هەر ئەسڵ نەمدەزانی چالنج چییە نەمدەزانی چالنج گوتم چێت چالنج گوتێت تو چالنج بکە ینی کە نەما داوا دەکەی ئەمەش گوتم وەڵا کەیفی خۆتە چ بکەی گوتی وەڵا چالنج بکە لە خەڵک ئەوها بکە لە فیلان 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 حەزم لێنێ ناوەکان بدەم لێرە وەڵا هەندێک شخصیات بوو ئەو بوو فعلەن کردمان وەڵا دەمری خەڵک هاتێ سەرخەت یەکێک ئەو گوتی ئەمن یەک ئەو گوتی دوم ئەو گوتی ئەو سێ ئەو گوتی پێنج وهاکەدا ڕۆیش هەتا ماشەڵڵا سەبر زیادی کرد دیتوان بووەدا بووە 11 ئاخری ئەمە گوتم کاکە هەتا 27 چووکە ئەمە قەرارەکەی تیر و پشکەکەمان 27 ڕەمەزانە گوتم هەتا 27 ڕەمەزانێ ئەمە ئەو پرۆژە بەردەوام دەبیت تیر و پشکەکە چەند عومرەمان دەیە گوتمان 27 دوای ڕۆژ بە ڕۆژ لە لایف خەڵک دەهاتە سەرخەت هەتا وەیلی هات گوتمان 30 ڕەمەزان بی بەڵام لە 30 تێپەڕاند ئێستا نێزیکی 100 ماشەڵڵا 100 ئەو احتیمالی شتێکم تربیان زیاتری بی چکو ئێستا هێشتا مایتمەوە 24 ڕەمەزانێ احتیمالە والله ئەعلەم مەسەلەن لە 100 بپەرتەوە ئەوەش فەزلی خوای تەبارەک وتەعالە الحەمدولله ینی مەرجی گەشتی عومرەکە بەس ئەو مەرجەیە کە سوورەتی کەهف لەبەر بکە و هەروەهاش عمرەی ئەنجام نەدابی ینی کابرا عمرەی نەکردی لە عمری خۆی ئەو جا عمرەکەی دەکرێت ینی ئەو دوو شەرتەی سوورەتی کەهف لەبەرکە و سەفەری عمرەشی نەکردبی مامۆستا لەسەر پێشکەشکردنی خەڵاتە جیاوازەکانت بەردەوامی بەرێ بەردەوامین هەر ئەو شەوەی کە ڕۆیە ئێستا شتێکت پێ برن پێ تەعەجوب دەبی گەیشتە ئەو حەدەی منزەلە ماست بتانین بیکەینە دیاری ینی کابراایەک تەلەفۆنی کرد گوتی مامۆستا من ئیشی خۆم ئیشی ماستە پەنیر و ئەو بابەتانەی قەیماغە گوتم باشە گوتی حەزم لێیە ماستی بینیم بیکەمە دیارە نەوابی سوحبەت دەکە گوتمەوە بەڕاستە گوتی بەرێ هەر ئەو شەوەش دەینم تەراویحی دەچێن دەرە گوتم لە فیلان مزگەفتە گوتی دەین وەڵە بەڕادی هینا 50 منزەلی ماستی هینا هەر هینای وەڵا ئەمەش کردمانە پرسیار و وڵام گوتمان چێ هەتا ئێستا ڕەمەزانە مەسەن دوو ختمی قورئانی کردیە چێ ختمەتی قورئانی کردیە چێ نوێژەکانی بە جەماعەت کردیە چەند پرسیارێکمان کرد هەتا چکو ئەمە هەموو 500 کەسێک دانیشت بوو 50 کەسمان اختیار کرد هەر 50 کەس لە پێش دەرکەی مزگەفتێ بەڕادەکە ڕاجیرا هەموو بەناو بە تەرتیبات هەرێکە 50 منزەلە ماستی برد و بە منزەلەوەش بردی حال بەمە گوتم کاکە دی منزەلەکەی نین تۆ گوتی مامۆستاویشمان ناوێتەوە ئەوەش گەورەی ئەو دینەیە فەزلی ئەو دینەیە بەرەکەتی مانجی ڕەمەزانی پیرۆزە و هەروەهاش کە ئەهلی خێرخواز دین دۆست لە شاری هەولێر الحەمدولله گەلک زۆرن ئەنمە و ئەشکال خەڵاتاتێ کۆبۆنی بنزینی تەوزیع دەکەین برنجی تەوزیع دەکەین کارت فری
چەند مارکێت و بازارێک هینایەتیان بەفری با 25,000 دەچێەوەی دەکەێت بنزین دەچی تێ دەکەی بەلا قەلەمی قورآانە ئەوە دەکەی بۆنە مەلاعیبی منداڵانە یعنی زۆر بابەتی لە خۆی گوتیا مەتعامە دەینی دەچینانی دەخۆی بەفری ددان شوشتنە بەفری فەحسی دکتۆر دەکەی بەفری ینی ئەو هەموو شتانە خەڵک هینایەتی الحەمدولله. دەست خۆشمەند مامۆستاجان زۆر سپاس. ئەوەی جۆتان لێ بوو قسەی مامۆستا عەلی تاهر بوو پێشنێژ و تار خوێنە لە مزگەوتی عادی بارۆگەردی مامۆستا جیا لەوەی کە خەڵات و لە پرسیار وەڵامەکاندا خەڵاتی جیاواز دەبەخشێت ئەو نزیکەی 100 گەشتی عومرەی وەکو چاڵنج بەدەستێناوە بۆی لە 27 ڕەمەزان بەسەر نوێشخێناندا دابەشی بکات بە مەرجی ئەوەی سوڕەتی کەهفی لەبەر کردی بێت و گەشتی عومرەشی ئەنجام نەدابێت.